بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ، ئێستش لەم بەشە لە بەرنامەکەماندا قسە و باسێکمان هەیە لەگەڵ ڕەحمانی حسێنزادە. ڕەحمانی حسێنزادە بەخێر بێت. زۆر مەمنون، زۆر سپاس و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویست. بەڕێوەچوونی ڕێوەڕەسمی یەکی ئەیار لە شارەکانی کوردستاندا پێشێنەیەکی دوورودرێژی هەیە. لەم ساڵانەدا کرێکاران و تێکۆشەرانی ئەم چینە بە تەحەمولکردنی ئەشکەنجە و زیندان ئەم بۆنە و ڕێوەڕەسمەیان پیرۆز ڕاگرتووە. گرنگی بەڕێوەبردننی ئەم ڕێوەڕەسمە بە پیرۆز ڕاگرتنی بۆ چینی کرێکار چییە؟ طبعاً گرنگیەکی زۆری هەیە، چونکی ڕۆژی جەهانی کرێکار تەنیا ڕۆژەکە لە هەموو دنیا، لە هەموو جێیەک، نەگە هەر لە وڵاتێک، نەک هەر لە قارەیەک، نەگەر لە منتەقەیەک، بەڵکو چینی کرێکار ئەم ڕۆژە بە ڕۆژی خۆی ئەزانێ و ئەم ڕۆژە بە نێوی ڕۆژی کرێکار لە هەموو دنیا تاریخێکی لە مێژینەی ئەڵان زیاتر لە 100 ساڵەی هەیە. ڕۆژێکە کە چینی کرێکار لە دنیا هاوپشتی خۆی و هاوبەستەجی خۆی لەگەڵ یەکتری وەک چینێک ڕاگەێنێ. بەڕاستی ڕۆژی جەهانی کرێکار لەم بابەتەوە زۆر تایبەتە. ئەبینی لەم ڕۆژەدایە دنیا بە دوو بەشەوە تەبدیل بێ، بە دوو بەش تەقسیمە بێ، بەشی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و ئەوەی کارەکە و ئەوەی ڕەنجە کێشە و ئەوەی بە ڕەنجی شانی خۆی بەرحاڵ نانی خۆی تەمینەکە، ئەوە بە تایبەت کرێکارە، کرێکاری سەنعەتیە لە هەموو دنیا. ئەم ڕۆژی ئەحساسەکە چینێکە، تەبەقەیەکە، هاوسەرنوێشتن، هاوچارەنووسن، شەرایەتی کاریان وەک یەکە، ئەگەر سەختی هەیە وەک یەکە، ئەگەر کرێی کەم هەیە و حەقدەستی کەم هەیە وەک یەکە، ئەگەر کرێکار مانێک لەسەر یەک کار نەکا، شەرایەتی ژیان و ژیانی حتا خانەوادەکەی کەوێتە خەتەر. لە ئەمریکاوە گرتوویەتی تا حتا دەیەک لە دەوروبەری شارەکانی کوردستان ئەبینی کەونە ژێر فشارەوە. دەنەچە ئەو ڕۆژەیەکە ئەوەی ئەڵێن دنیای ئێستا دنیای دوو چینە، چینی سەرمایەدار، چینی زۆردار، چینی چەوسێنەر، وەلایەکی دیکەوە چینی کرێکار، چینی ئینسانی زەحمەتکێش، چینی ئینسانی ئەوەی وا کارەکە و بە ڕەنج و هێزی بازووی خۆی بەرحاڵ خۆی تەمینەکە، سەفیان تەواوە لێک جیا بێتەوە. بۆیە زۆر زۆر مهمە چینی کرێکار لەم ڕۆژەدا ڕۆژەکەی خۆی بناسێ، لەم ڕۆژەدا هاوپشتی و هاوبەستگی لەگەڵ یەک خۆی ببێ، لەم ڕۆژەدا تەعتیل بێ، لەم ڕۆژەدا لەگەڵ خانەوادەکەی و هەر ئینسانێک لەو کۆمەڵگایەدا کە ڕۆژی کرێکاری بۆ مهمە کۆبن، میتینگیان بێ، حرکەتی ئەعترازیان بێ لە کۆمەلگایکی وە گێرانە، لە کۆمەلگایکی وە کوردستانە بۆ حەقدەسەکانیان و بۆ خواستەکانیان کە دوایی تر ئەتوانین بچینە سەر. وەلعینە حاڵا ئەوەی مەشهورە هاوپشتی جەهانی چینی کرێکار لەگەڵ یەکتری ڕابگەیەندرێ و خۆشبەختانە ئەوەی لە ئەوڵی ئیشارەتان پێکرد، ئەتوانم ئەڵان بتوانم بڵێم نزیک بە 35-6 ساڵە ئەمە بووە بە سنەت لە شارەکانی کوردستان کە ئەمڕۆ جێگای باسی ئێمەیە و ختابی ئێمە بە کرێکاران و ئینسانی زەحمەتکێش لە کۆمەڵگای کوردستانە. لە دوای ئینقلابی 57ەوە ئەوەی خۆم بۆ بیرم دی، ئەوەی خۆم لە شەخسان لە جێگا نابووم، کرێکاران لە شارەکانی کوردستان لە مەراکزی کرێکاری هەر لە ئەوەڵین ڕۆژی جەهانی کاریگەری دوای ئینقلابی 57 کە بووە ئۆردیبەهیشتی ساڵی 58 هەموو شارەکانی کوردستان و ئەجملە من بۆ خۆم لە میتینگ و ڕاپەیمایی 10,000 کەسی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی شاری بۆکانە ئەو وەختە شرکەتمان بووە. لەو وەختەوە بۆ بە سنەتێک، لەو وەختەوە بۆ بە عادەتێک، لەو وەختەوە میتینگکردن و ئێعترازکردن و لە عین حاڵا جەژنگردنی ڕۆژی جەهانی کرێکار لە نێو کرێکارانی کوردستانە بۆ بە عادەت. بەڵام یەک شتی بووە جمهوری ئیسلامی پێ بەپێی ئەوەی حکوومەتی خۆی داسەپاندووە، پێ بەپێی ئەوەی هات لە کوردستانیش خۆی تەحمیل کردووە بەسەر کرێکار و خەڵکی وێنە، بەری ئەوەی گرتووە ئەو جۆرەی کرێکاران بە پێویستی ئەزانن و بەلازمی ئەزانن کۆبوونەوە و میتینگ و جەژنی خۆیان بگرن. بەڵام کرێکارانی وشیار لە کوردستان، کرێکارانی کۆمونیست لە کوردستان، کرێکارانی پێشڕەو لە کوردستان هەمیشە شەبکەیەک لە پەیوەند و هەمبەستگییان لە شارەکانی خۆیان، لە سنان، لە سەقز، لە بۆکان، لە مەهاباد، لە کامیاران، لە مەریوان، لە سەردەشت و شنۆ و بانە و زۆرە لە شارەکان بوویانە
لەو 35 ساڵەدا عاقبەت یان ئەوەیە بە شکلی کۆڕ و کۆمەڵ و زۆر چکۆلە عاقبەت یادی ڕۆژی کرێکاریان کردوێتەوە، یا وەک ئەو پێشینەی کە باست کرد بە تایبەت نمونەی زۆر بەرجەستەی ساڵی 66 ساڵی 67 ساڵی 68 لە دەورانێکە کە ئەوجی قولدوری جمهوری ئیسلامی بوو، شەڕی ئێران و عێراقیش بوو، کرێکارانی پێشڕۆ و کۆمۆنیست لە شاری سنە بوونە پێشەنگ بۆ چینی کرێکاری ئێران. میتینگای زۆر گەورەیان کرد لە پاساژی عزەتی، لە مەدرسەی ڕەنجاوەری، لە ساڵۆنی تەختی. هەموو ئەوانە من بەباشی وەکووە خاتری خۆش دەبیرمە. ئەو وەختە بۆ خۆم دەورانێ بووم کە لە نێو حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە فعالیەتم بوو، پەیوەندێکی تون و تۆڵمان لەگەڵ کرێکارانی پێشڕۆ و کۆمۆنیست لە شاری سنە بوو و ئاگاداری ڕۆژ بە ڕۆژی هەڵسوڕان و فعالیەتی ئەوان بۆ ئەو میتینگانە بگرین کە کەمترینەکەیەوە لە پاساژی عزەتی ئەو وەختە ساڵی 66 تۆ تەماشایکە 2000 کەس کۆبەوە، لە مەدرسەی ڕەنجاوەری لە بیرمە 4000 کەس کۆبەوە، لە ساڵۆنی تەختی بەرحاڵ 5-6000 کەس کۆبوونەوە لە کرێکاروانە. دەنەسا ویست بڵێم هەم گرنگیەکی زۆر هەیە ڕۆژی جەهانی کرێکار ئەم ساڵیش دووبارە جەژنی بۆ بگرین، میتینگی بۆ بکەین، کۆبوونەوەی بۆ بکەین، ئیجتیماعاتی گەورە بەرپا بکەین و هەم یاد بکرێتەوە و اتکا بکەینە سەر هەموو ئەو دەرس و تەجروبانەی کە لە ساڵانی پێشوودا کرێکاران لە شارەکانی کوردستان بوویان. ڕەحمان حسێن زادە بەڕێی ئێوە ئەمساڵ چینی کرێکار لە چه هەلومەرجێکدا بەرەوپیری ڕۆژی یەکی ئەیە دەشێت؟ چینی کرێکار طبعاً ئەوەی موردی نظری ئێوەیە لەم وتوبێژەدا چینی کرێکاری ئێرانە و چینی کرێکار لە کوردستانە. بەطوری واقعی لە نەتیجەی حاکمیەتی ڕەشی چەوسێنەرانەی جمهوری ئیسلامی وەکو دەوڵەتی سەرمایەدارانی ئێران کە ئەڵان 35 ساڵە دنیایەکی سەختی بۆ کرێکار و خەڵکی زەحمەتکێش داسەپاندەوە، لە هەلومەرجێکی سەختە چینی کرێکاری ئێران و چینی کرێکار لە کوردستانیش بەرەو پیری ڕۆژی جەهانی کرێکارە چێت. ئەو شەرە هەلومەرجە سەختە چییە؟ لە پێش هەموو شتێکدا فشار و سەرکوت و بەرحاڵ زۆر و زۆرداریەکە کە بەسەر هەڵسوڕاوانی کرێکاری، بەسەر فعالینی کرێکاری، بەسەر نەهادە کرێکاریەکان، بەسەر مەرکەزە کرێکاریەکانەوە وجودی هەیە و جمهوری ئیسلامی هەر لەم یەک مانگەی کە بەرەو یەکی ئەیار و ڕۆژی جەهانی کرێکارە ڕۆین تهدیدی بووە، هەڕەشەی بووە لە هەڵسوڕاوانی کرێکاری، لە فعالینی کرێکاری، لە نەهادە کرێکاریەکان، لە مەرکەزە کرێکاریەکان، لە هەر کوێ ئەحساسی کردووە، لە سنە، لە سەقز، لە بۆکان، لە مەهاباد، بەرحاڵ هەڕەشەی کردووە لە فعالین و هەڵسوڕاوانی کرێکاری بۆ ئەوەی ئاگایان لە خۆیان بێ و بە قەولی خۆیان مەتین نەکەن، حرەکەتی ئەعترازی نەکەن، حتا ژەژنی گەورە بەرپا نەکەن. هەر نمونەی تۆ بینی لەم ڕۆژانەدا و بیریان کەوتوتەوە 5 هەڵسوڕاوی کرێکاری شاری بۆکان تازەوە بیریان کەوتوتەوە دادگاکەیان زیندووکەنەوە، تازەوە بیریان کەوتونەتەوە بە قەولی خۆیان پیاناڵن زیندانی تەحریزیە چییە؟ بیان بنەوە بۆ زیندان کەسانی وەک هادی تەنومەند و ئەوان کە لە شاری بۆکان جزئی هەڵسوڕاوانی کرێکاری ئەوێنن و کار و فعالیتیان هەیە، یا هەڵسوڕاوانی کرێکاری شاری سنەیان تایدید کردووە، لە شاری سەقز هەروایان کردووە. دەرچە ئەمە لایەکەوە هەڕەشە و ئەمە جمهوری ئیسلامی هەیە، لایەکی دیکەوە تەناسقواکە زۆر نابەرابەرە بینی جمهوری ئیسلامی و سەرمایەداران لەگەڵ کرێکاران. ئیجازە نادەن کرێکاران بەپێی ئاگاهی خۆیان، بەپێی خواستی خۆیان، بەپێی داخوازی خۆیان ڕێژە و مێتینگ و مەراسمی خۆیان هەر وەک چۆن لەم سوئێدە یا لە وڵاتانی دیکە کرێکاران ئازادن ئەو ڕۆژە کۆبنەوە لە دەوریەک نایڵنەوە کار بکەن و لە هەموو مهمتر هێرشێکە بۆ سەر بژیوی کرێکار کە لە جامعەی ئێران و کوردستانە وجودی هەیە. ئەویش ئەم حەدیە دەستمزدەی کە دایان ناوە معمولاً لە پایانی ساڵی 92 ئەم ساڵ دایان ناوە و لە ئاغازی ساڵی 93 608,000 تمەنیان بڕیوەتەوە هەبدەستی کرێکار بێ، ئەویش کرێکاری سەنعەتی، کرێکاری مەراکزی کرێکاری، کرێکارێکی قانونکار شاملە بێ کە نیوەی کرێکاری ئێران لە مەراکزی سەنعەتی نین، کە نیوەی کرێکاری ئێران شاملی قانونیکار نابێت. بۆ ئەوان بڕیوەتەوە کە خۆی ئاماری ئەم ڕژیمە کۆنەپەرەسە خۆی ڕێ خەتی فەقر، ئەگە بتەوێت فەقیر نەبی، ئەگە بتەوێت نان بەدەمت بگە بۆ خۆت و بۆ خانەوادەکەت ئەبێ 1,750,000 تمەن حەقدەسە بێت. بەڵام ئەم جنایەتکارانەی کە خۆیان ئەزانن 1,750,000 تمەن نیازی مانگانەی خانەوادەیەکی کرێکاری بۆی نەبرێ لە برسە، دێنە 608,000 تمەندانن، چەندە جانین و چەندە زەدی کرێکارن و چەندە زەدی ئینسان. ئەمەش زەختێکی زۆرە، ئەمەش فشارێکی زۆرە لەسەر چینی کرێکار لە ئێران و لە کوردستان
بۆ ئەوەی نێڵێ ئەو جۆرەی کە پێویستە هەم زندگی بکە هەم مبارزە بکە هەم ڕۆژی جیهانی کرێکارەکەی مەراسمی بەرپا بکە. لەنێو ئەم هەڕەشە و گوڕەشانە و لەنێو ئەم هێرشە بۆ سەر حەقدەست و بژیوی کرێکار عەقبەت فشارێکی زۆر لەسەر کرێکاران و هەڵسوڵاوانی کرێکاری هەیە دروست لە دەورانێکە کە بەرەو بەرپاکردنی ڕۆژی جیهانی کرێکارە چن. کرێکاران بەڵام ئەم فشار و زەختانەیان ساڵەکانی پێشوش دیوە، ئەم ساڵەکەش دیویانە تا ئەوجێی ئێمە ئاگاداری جم و جۆڵێکی زۆر بەرچاو لەنێو کۆڕ و کۆمەڵە کرێکاریەکان، لەنێو نەهادە کرێکاریەکان، لەنێو مەرکەزە کرێکاریەکان لە شارەکانی کوردستان هەن و لە زۆر جێ هەیئەت و کومیتەی خۆیانیان پێکێناوە بۆ ئەوەی ڕۆژی کرێکارەکەیان ڕۆژی خۆیان بە شکۆمەندی بە باشی بە جەمعیەتی زۆر و بە خاستی ڕۆشنی خەیانەوە جەژن بگرن و مەراسمی بۆ بگرن. جمهوری ئیسلامی 35 ساڵە تێکۆشاوە ڕۆژی کرێکار لە کرێکارانی ئێران و لە کرێکارانی کوردستان بسێنێتەوە. ناتوانێت ئەو ڕۆژە لە کرێکاران بسێنێتەوە. توانیویەتی دامنەی ئاعتراض و مبارزەکان بڕە مەحدود کاتەوە، توانیویەتی لە بەعزە جێ نێڵن جەژنەکان بەدڵی خۆیان بگرن و یا مەراسمەکان بەدڵی خۆیان بگرن، بەڵام قەت نەیتوانیوە ڕۆژی کرێکار لە کرێکارانی ئێران و کوردستان بسێنێتەوە. و ئەم ساڵەکەش هیوادارم و ئەو ئینتزارشمان هەیە، ئەو تەوەقوعەشمان هەیە کرێکارانی پێشڕۆ و کۆمونیست لە شارەکانی کوردستان پێشکەون جارێکی دیکە لە شاری سنە و شارەکانی دیکەی کوردستان پێشەنگی بەرپاکردنی مانگی مەیەکی زۆر شکۆدار لەو شارانە بن. بۆ ئینتزارەمان هەیە و ئەو تەوەقوعمان هەیە. هەروەکە زانن بۆ چۆنی جۆراوجۆر لە ناوچێنی کرێکار و ڕێکخستنەوە کرێکارەکانە هەیە. دەور و نەقشی ئەم بۆ چوونانە لە بەڕێوەبردننی ڕێوڕسمی یەکی ئەیار چۆن هەڵەسەگەنن؟ ئەوە ڕاستە نێو بزوتنەوەی کرێکاریش وەک هەموو بزوتنەوەیەکی سیاسی و کۆمەڵایەتی دیکە بۆ چوونی جۆرا و جۆر هەیە، گەرایشی جۆرا و جۆر هەیە، خەتی سیاسی جۆرا و جۆر هەیە. ئەمە وایە بەنێوی کرێکار و لە نێو چینی کرێکاری ئێرانە هەر لە ڕۆژێکەوە کە جمهوری ئیسلامی بە وجود هاتووە بەشێک واقعان کرێکاریشن بخۆشیان لە مەراکزی کرێکاریان کردووە، چونەتە نێو خانی کاریگەری جمهوری ئیسلامی، چونەتە نێو شورای ئیسلامیەکان، چونەتە نێو ئەنجومەنە ئیسلامیەکان. خۆ ئەمانە هەرچەند کرێکاریش بن بەڵام چونەتە پەنای دوژمنە تەبەقاتێکی خۆیان، چونەتە پەنای دوژمنە چنیاتێکی خۆیان. لێرە ڕەنگە باز لەسەر ئەوان نەبێت. ئەو بەشەی لە نێو خانی کاریگەر و شورای ئیسلامی و ئەنجومەنی ئیسلامی و ئەوانەدان جێگای باسی ئەمڕۆ ئێمە نین و بەنظرم پشتیان کردوتە قازاج و بەرژەوەندی چینەکەی خۆیان کە چینی کرێکارە و ڕێگای ئەوەیە وشار بنەوە. بەشێکی دیکە هەیە لە نێو بەشی خەباتکار، بەشی مبارزی نێو چینی کرێکار گرایش و بۆچوونی جۆرا و جۆر وجودی هەیە و لە شارەکانی کوردستانی خۆی نیشان داوە. تەفاوەتیشیان دیارە. من پێشەوەی لەم مناسبەتە جارێ بچمە سەر تەفاوەتەکانیان و جیاوازیەکانیان لەگەڵ یەکتری ئەوەڵەم قسەم خطاب بە هەموو گرایشی جۆرا و جۆر لە نێو چینی گرایشی خەباتکاری جۆرا و جۆر لە نێو چینی کرێکاری کوردستانەوەیە ڕۆژی کرێکار ڕۆژی یەک گرایش نییە، ڕۆژی یەک خەد نییە، ڕۆژی یەک حزب نییە، ڕۆژی یەک نەهاد نییە، ڕۆژی یەک بەش لە کرێکاران نییە، ڕۆژی یەک کارخانە نییە، ڕۆژی هەموو کرێکارانە. دەنەچە قسەم لەگەڵ گرایشاتی خەباتکاری نێو چینی کرێکار لە کوردستانە یەکەم لەسەر یەک شت قەول بەسن ڕۆژی کرێکار ڕۆژی هەمومانە. لەو ڕۆژەدا هەموو دەزرێندا و دەستی یەک ئەبێ مێتینگکەی، ئەبێ ئەگەر دەتوانین ڕێژەی کرێکاریمان بگرین، کۆبوونەوەی گەورەی کرێکاریمان لەم مەیدان لەو مەیدان لەم پارک لەو مەرکەزی کارگەری بەرپاکەین. دەنەچێت لە پێشە ئیشتراکی بەرژەوەندەکەمان هاوبەستگیەکەمان هاوپشتیەکەمان لەگەڵ خۆمان نیشاندەین. گرایشاتی جۆرا و جۆر هەر تەفاوەتێکیان هەیە لەسەر هەر مەسەلێ، بەڵام لەسەرەوەی ڕۆژی کرێکار ڕۆژی هەمومانە ئەبێ هاونەزەر بین و فعالینی جۆرا و جۆری ئەم گرایشاتە من داوایان لەکەم پەیوەندیان لەگەڵ یەکتری بێ، مناسبەتیان لەگەڵ یەکتری بێ. نوێنەرانی نەهادهای جۆرا و جۆرن، نوێنەرانی مەرکەزە کاریگەریەکانی جۆرا و جۆرن. مەسەڵەن عادە شارەکانی کوردستان نابینین کومیتا ماهەنگی هەیە، اتحادی ئازادی کاریگەران هەیە، فعالینی شورایی هەڵسوڵاوانی فعالینی شورایی هەیە، ئەنجومەنە سنفیەکان نوێنەریان هەیە، ئەنجومەنی خەبازان هەیە، سندیکای خەبازان هەیە، سندیکای جۆرا و جۆری دیکە هەیە، مەجمع عمومی کرێکاریەکان هەیە، نوێنەری ئەم کارخانە ئەو کارخانەیە. من داوام لەو بەشە خەباتکارەکەم کاتی ئەوەیە پەیوەند و ئێرتباطێکی تون و تۆڕ لەگەڵ یەکتری بەستن اتحادێک بەرقەرارکەن بۆ ئەوەی ڕۆژی کرێکارێکی باش بەرگوزارکەن لە هەر کوێ بۆیان ئەکرێ و خۆیان.
خاستەکانیان یەکخەن، خاستە مشتەرەکەکانیان بەرجەستەکەنەوە. مهمەوەیە لە بەرابەر جمهوری ئیسلامی و سەرمایەدارانە دەنگ بداتەوە بڵێن لە شاری سنە و سەقز و بۆکان و مەهاباد و سنە و نەغەدە و هەرکوێ و لە مەرکەزە کرێکارەکان بابە کرێکاران بە حەد یەکسەری جەمیەتە خۆی و خانەوادەیان هاتنە مەیدان، مەراسمیان بوو، میتینگیان بوو، کۆبوونەوەیان بوو، قەتنامەیەکی 5-6 خاڵی هاوبەشیان بوو خوێندیانەوە. ئەمە ئەو بەشەیەکە بێت تاکید لەسەر ئەم هاوبەستە جێ بکەین. بەڵام لە عین حاڵا بەداخەوە لە ساڵەکانی پێشووە بەشێک لە سنەتی جیاواز و بۆچوونی جیاواز ئەم یەکگرتنە و ئەم یەکبوونەی لە تمەی لەداوە. مەسەلەن لە چیە لە مانگی مەیدا ئەم گرایشە جۆرە لە چیا خۆی نیشانداوە؟ بەشێک لە تەمایل و بۆچوون لە نێو بەشێک لە هەڵسوڕاوانی کرێکاریەوە بووە ڕۆژێک کرێکار برن لە دەرەوەی شار و لەم دۆڵ و دەشت و لەم شاخ و داخ و ئەوانە بەرگوزاریکەن. خۆ نیەتەکان ڕەنگە باش بێت، بەڵام وەختێک تۆ خۆت و 100 کەس هەڕاستێکی دۆڵ و دەشتێک مەراسم بەرگوزارەکەی، نە شارەکە لە یاگەدارە بێت، نە خەڵک لە یاگەدارە بێت، نازانم ڕۆژی جهانی کاریگەر چییە، نە فشارە بۆ جمهوری ئیسلامی دێت. جمهوری ئیسلامی پێی خۆشە هەر فشار لە ئێمە بنێ بڕۆین ئەو دۆڵ و دەشتە هەر بەنەوعین نیمە مەخفیانە و نیمە عەلەنی شتەکەمان بەرگوزار کرد. ئەمە یەکێ لەو گەرایشاتە بۆ کە ئێمە وتمانە ئەمە ڕێگای نییە. ئەزانم زەخت و فشار زۆرە، مەراسمەکانی ڕۆژی کرێکار مەبەنە دۆڵ و دەشت. ئەو جێی ئەتوانن بەشای مختلفی کرێکاری هەر لە شارە و لە مەنتەقە پڕجەمیعەتەکان مانعەکانی جمهوری ئیسلامی دادەن و بەرگوزاری کرد. بەشێکی دیکە بۆچوونێک بە وجود هاتووە لە نێو کرێکارانە، ئەویش یا شار لە نێو کرێکارانە بە وجود نهاتووە لە نێو نیروهای چەپی کە بە دەرەجەیە پەیوەندیان بوو. ئەویش ئەوە بووە کە ڕۆژی جیهانی کرێکار بچینۆ کارخانەکەی خۆمان، کارگەرانی ئەم کارخانە 50 کەسین، 100 کەسین، 75 کەسین، 200 کەسین، خۆلەوە زیاتر نین، یا حد 500 کەسین مەراسمەکەی خۆمان لە کارخانەکەی خۆمانە بەرگوزارکەین. بە قەولی فارسی وتنیەوە نەغزی غەرەزە. ڕۆژی کرێکار ڕۆژی تەعتیلی کارە، ڕۆژی بەستنی دەریای کارخانەیە. ئەو ڕۆژە کرێکار نابێت بچێتەوە سەرکار. ئەگەر جمهوری ئیسلامی بە زۆرە ئەوێ بمانێرێتەوە سەری کار، ئەبێ زەخت و فشار بێنین بڵین ڕۆژی کرێکار وەکو هەموو دنیا ڕۆژی تەعتیلیە، و ڕۆژە ناچینەوە کارخانە، خۆمان و خانەوادەکانمان ڕۆژی تەعتیلیمانە، ڕۆژی جەژنمانە، ڕۆژی مەراسممانە، دەست لە ناو دەستی یەکتری لەگەڵ خەڵکی مەحەلەکەمان و خەڵکی دڵسۆزیش هەڵسی نەچین لە مەراسمەکان، لە ساڵۆنە، لە ئیجتیماعاتە، لە هەرکوێ. ئەم ناو ئەبۆچوونانە لە نێو گرایشاتی جۆراوجۆری کرێکاریە بووە و ئەم ناو ئەبۆچوونانە هەم تەفرەقەی ایجاد کردووە، هەم مەودای بەرپاکردنی مەراسمی باشی کرێکاری کەس کردووە، مەحدودی کردوتەوە. هیوادارم ئەم ساڵەکە بە دەرەوەرگرتن لە گوزەشتە فعالینی کرێکاری، کرێکارانی سۆسیالیست، کرێکارانی پێشڕەو هەر بۆچوونێکیان هەیە و هەر گرایشێکیان هەیە، هەر لە هەر نەهادێکە هەن ئەهمیەتی ئەوەی بتوانین زۆرترین نیرو، زۆرترین هێز خۆمان و خانەوادەی کرێکاری و خەڵکی دڵسۆز لە شارەکان کۆبینەوە، لە مەرکەز شارەکان یا لە ساڵۆنی گەورەی یا لە جێ مەراسم و میتینگی ڕۆژی کرێکار بەرپاکەین و جەژنەکەشی بەرپاکەین. ئەمە ببیستینەوە و ئەم هەمبەستگی و هاوپشتێ لەو بابەتەوە بەوجود بێت. هەروەک ئازانین لە قەتنامەکانی یەکی ئەیاردا داواکاریەکانی کرێکاران مەترەحە کرێت. گرنگترین داواکاری ئەمساڵی کرێکاران چییە و یا ئەبێت چی بێت؟ حقیقەتەکەی ئەوەیە کرێکاران لە شارەکانی کوردستانە بەتایبەت لە زەمینەی نووسینی قەتنامەکان و ئەوە تەجروبەیەکی زۆر بەنرخیان هەیە. هەر بە نمونانی من بۆ باسکردی ساڵی 66 دەبێ من قەتنامەیەکی 17 مادەیان و نووسی بوو وەخت بۆ خۆی پلاتفۆرمێکی کرێکاری سۆسیالیستی بوو. هەر وەختە لە مەدرسەی ڕەنجاوەری قەتنامەیەکی 18 مادەیی بوو، هینی ساڵۆنی تەقیە وەختە 20 و لە ساڵەکانی ئەخیریشدا هەر لەم 4-5 ساڵی ئەخیرا لە شارەکانی کوردستان و بەتایبەت شاری سنە نمونەی زۆر بووە. حتا قەتنامەی کرێکاران لە شارەکانی کوردستان بووە بە نمونەیەک. کرێکاران لە سەراسەری ئێرانیش ئیسپادەیانەکەوە. بۆیە من قسێکی زۆر تایبەتم نییە بڵێم تەجروبەیەکی زۆریان هەیە، بەڵام ئەگەر لەسەر چەند خاڵ بمەوێت تاکید بکەم، وەک هەمیشە تەجروبەی خودی کرێکارانە قاعدەتەن لە بڕیارنامەیەکی کرێکاریە لە وهلەی ئەوەڵەوە کرێکاران لە ڕۆژی جیهانی کاریگەریە تاکید لەسەر هاوبەستی جیهانی، هاوبەستگی و هاوپشتی جیهانی چینی کرێکارەکەن، تاکید لەسەر دژایەتی چینی کرێکان لەگەڵ سەرمایەداری و مناسباتی سەرمایەداری و ئەو زوڵم و ئیستیسمار و چەوسانەوەی کە سەرمایەداری بەسەر کرێکارانیە لە جیهان و لە ئێران و لە کوردستانیشدا سەپاندووە، لەسەر ئەوە تاکیدەکەن و ئیعلامەکەن نظامی گەندەڵی سەرمایەداریان ناوێت. و لایەکی دیکەوە وەک خواستی مشەخەص چەند شە زۆر مهمە بەتایبەت ئەمساڵ. یەک، کرێکاران ئیعلام بکەن کە ئەم بەنێو حەدی ئەقەلی دەستمزدەی کە شورای عالی کار و جمهوری ئیسلامی ئیعلامی کردووە مەوردی قبوڵی کرێکارانە. کرێکاران ئەمە قبوڵ ناکەن و
وەسەر بۆ ئەوە دانانەوێنن و ئەبێ جمهوری ئیسلامی ئەوە توور هەڵدەنەوە باوەشی جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی و شوڕای ئالیکارەکەی مەجبور کەن بە پاشەکشێ و ئاڵوگۆڕی تیا بەوجود بێنێ بە قازانجی کرێکاران بە قازانجی ئەوەی حەقدەستی کرێکاران بەدەستن و ئەبێ ئێعلام بکرێ ئەوە نوێنەرانی ڕاستەوخۆی کرێ ئەمەش خاسی دووەم بێت نوێنەرانی ڕاستەوخۆی کرێکارانن کە انتخابکراوی مەجموع عمومیەکان انتخابکراوی هەرم نەهادە کرێکاریانە کە حەقدەستی مەوردی نیاز و مەوردی نەزەری کرێکاران ئێعلام کەن ئەمەش مەسەلەیەکی مهمە مەسەلەی بیمەی بێکاری ئەقبەلۆ کۆمەڵگای یانە بێکار بدەن بە کرێکاران یانە بێ بیمەی بێکاری تەئمین بێت و لایەکی دیکەوە حەقدەستی بەرابەر بینی ژن و پیاو بۆ کارێکی وەکو یەکە ژنان و پیاوان ئەنجامێدەن مەسەلەیەکی مهمە ئەم چەند خاڵە زۆر مهمە کە تەکیدی سەر بکەتەوە و تەبیعیە داوای ئەوە بکرێت حەقی ئەقسام حەقی تەشەکل و تەعتیلکردنی ڕۆژی جەهانی کرێکارگەر ڕۆژی جەهانی کرێکار ئەمە جزئی ئەو خاستە ئاساسیانن هیوادارم لە قەتنامە کرێکاریەکانی ئەم ساڵیدا ڕەنگ بداتەوە خۆی نیشاندا. خەریکین بە یەکی یان نزیکەبین و لە ئاخردا پەیام و قسەی ئێوە بۆ کرێکاران و تێکۆشەرانی کرێکاری لە بەندیخانە و هەروە بنەماڵە کرێکاریەکاندا چیە؟ ئەو دوای خۆت ئیشارەت کرد زۆر ماوەیەکی کورتمان ماوە بۆ ڕۆژی جەهانی کرێکار ئێمە ئەمڕۆ قساکەین دووشەمبە سێشەمبە بەها ڕۆژی پێنجشەمبە ڕۆژی جەهانی کرێکارە لە پێشدا ڕۆژی جەهانی کرێکار بە هەموو کرێکاران لە جیهان لە ئێران و لە شارەکانی کوردستانیش تەبریکە لە هەر لە پێشدا دەستخۆشانە ئەکەم لە هەموو هەڵسوڕاوانی کرێکارانی سۆسیالیست و کۆمۆنیست هەڵسوڕاوانی نەهادە کرێکاریەکان هەڵسوڕاوانی مەرکەز و ڕشتە کرێکاریەکان کە لە ماوەی ئەم یەکمانگونیوەدا ئەو جۆرەی ئێمە ئاگاداری بە گەرب و گوڕی تێکۆشاون بۆ ئەوەی باوگو بتوانن مەراسمی ڕۆژی جەهانی کرێکار شکۆمەند بێ بۆی تێکۆشاون کۆبوونەتەوە قسەیان بۆ کردووە لەوەی مەراسمەکە چۆن بێ لەوەی قەتنامەی چۆن بێ لەوەی پلاکاردیان چۆن بێ لەوەی مانعەکانی جمهوری ئیسلامی چۆن لەسەر ڕێگادا بن لەوەی بەشی لەم کرێکارانە حتا تەهدیدیان بیستۆ لەلایەن جمهوری ئیسلامیەوە دەستخۆشانیان لێکەوە هەڵسوڕاو فعالیەت و هەڵسوڕانێکی گەرم و گوڕ بووە بۆ خودیەوە بە ئەهمیەتە فەرزکەین بۆ لەحزەیەکیش ئەگەر لە بەعزە لە شارەکان جمهوری ئیسلامی ونەمانە دروستکە مەراسمەکەشمان بۆ بەرپا نەکرێت بەڵام ئەوەی مانگ و مانگونیوێکە کۆڕۆکۆمەڵی کرێکاری فعالینی کرێکاری بە مشوری ڕۆژی کرێکارن لە دەوری یەک کۆوابن لەگەڵ یەک پەیوەند دەگرن لەگەڵ یەک ڕابطە تازاکەنەوە قساکەن هاوفکریەکەن ڕاوێژی سیاسیەکەن بۆ چوونی سیاسی خۆیان حتا تازاکەنەوە ئاگەهی سیاسی خۆیان و چینەکانە بەنەسەر دەستکەوتێکی مهمە و بە ئەهمیەتی بۆ دانین نرخی بۆ دابنین ئەمەش مەسەلەیەکی مهمە و لایەکی دیکەوە ئینتزارم هەیە لە کرێکاران لە شارەکانی کوردستان لە هەڵسوڕاوانی کرێکاری و سۆسیالیست بە تەکیەکردنە سەر هەموو ئەو دەرسە بە نرخانەی کە لە قەدیمەوە و لەم 35 ساڵە بەدەستیان هێناوە بەها ئەهمیەتی هەم ئەو دەرسانە بزانین و ئەم ساڵەکە ئیستفادەی لێ بکرێت بۆ هەرچی مەراسی شکۆمەندتر لە شارەکانی کوردستان و لە مەراکزی کرێکاریە و دیسانەوە ڕۆژی کرێکار ڕۆژی جەهانی کرێکار لە هەموو کرێکاران لە هەموو خانەوەدە کرێکاریەکان لە هەر ئینسانێک کە ڕۆژی کرێکار بە ڕۆژی خۆی ئەزانێ پیرۆزبانیە. زۆر سپاس دەکەم ڕەحمان حسێنزادە بۆ هاتنت بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس و زۆر مەمنون لە ئێوەش. بینەرانی ئازیز لەگەڵمان بن بۆ بینینی بەرنامەکانی ئەم شۆمان.